وفایەت وەفاشت نییە وڵای وەنیە ئەرێ وەڵڵا ئەگەیشم نەکرد نایەوە ئەو ماڵانە هەسە لە پێشم بزر بە هاوەڕاچێوە دەرم دەکرد هەسە بڕ لە پێشم بزر بە پێ دەرێم چیوە هەسە کەس وڵاتی خۆی دەرکردیە دەرد دەکەم ئاب و ئاجدادیشت دەردەکەم پێت دەرێم یان ئیشێ دەکەی یان نایەوە ئەو ماڵانە وەچی هاتمەوە ێوارەکەی ئەتو هێرکە ڕوونم لەمەکە بە خۆم دەکەم کۆی تفاخە ئێستا لە پێش ناوم بزر دەبی یان نا ئەرێ وەڵڵا توخمەسە تەمەشا تەمەشای نعلەکەی لە دەستی گرتیا هەتا نعلەکەی هیچ لێرێ بۆ ئەولا دەرێ وەڵڵا هەکانی خانەوەتۆی خێر بێ خۆسەر چاوفەرموو بچێنە تووڕی ئەرێ کچە مردم بەدەست ئیش و کاری ناوماڵ ئەو کچە تیوە ئیشێکم بۆ ناکە مردم بەدەست جل شۆرین و قاپ شۆرین و شیو لێنان و مەکتەبش کرایەوە قڕ بەسەر هەژاری نەبوونی فەقیر ئەم ڕۆژە بڕۆ قەڵەم بکرە و دەفتەر بکرە و مساحە بکرە ئەوە بکرە ئەوە بکرە وەڵڵاه بێزار هەمومان نەروێن بەخوا هەمومان نەروێن داوەرە ژوورە و بێزارم وەڵای نامە ژوورێ ئەوەندە لە ژوورێ بووم بۆ خۆم داڕزی منیش ماندوم لێدانشە باتارە دانشە وەش ئەرێ خوشکم پێم بڵێ ئەو کتەکە چی کردەوە لەگەڵ ئۆی ڕەش و ئەسپێکەی خاوێنەوە بوو سەری ئەتە بۆ خۆتەڵ دەکڕێن ناکات تۆ شتێت کەوتی بێ نەوەڵام تێم نەکەوتە من هەر ناوی ڕشک و ئەسپێ جۆم لێبێن یە خروشتم تێکەی بەخۆت دڵی گیان هەر ئەوەندە باش بوو ئەوەندە باش بوو ئەو دەرمانەمان نەکڕی تاقی لە سەریدا نەما بوو لەخوا بەزیاد بێ بەخوا ئەو کابرایانە دەرمانەکانی ئەوەندە باشن ئەوەندە باشن بۆ مشک قالۆچا سیرسرکە یەک لە یەک باشترە ئێلعام بزر بۆ دیار نییە ئەدت کابرایتر مەشغوڵە بزانە بە گوندانەگە ڕێی شوکاری دیکەی هەیە سەری تێکەوتۆ چیژەکەم سەری تێکەوت دیسان دیارە تۆن خاینت نەکردێتەوە بە خۆت جوان خیانم کردو دەرمانەکەی عال بوو زۆر باش بوو ئەدە وەڵا نازانیتر کابراتە پیاوەکەمان دەبڕۆ بڕۆ هەلێ بترسە بڕۆ هەستە بڕۆ نەکبێت چ لێ دەکا خۆ ناتکوژێت ئاستە بڕۆ دەی تۆزە زمانە درێژ بێ ئەڵا بڕۆ بە خێر چی لە پەنای دیواری ڕووخاوی تێکە داوەشەی ژن ئەوەندە لە پیاوە بترسی فاتیما دوو چاوی ماستت شێتی کردم فاتیما فاتیما وستەکە لێرە بڵێت و عبوو وستەکە ماخراسن دەقم چوو داخۆ خۆت بۆ دەعبایەت چێ لێرە باشەوە جێت و لێرە دانیشتی چ دەکەیەوە دێ بچە شوێن دەرێ لۆ دیمارت نییە کورە ماڵی چ عالێ چاتی حەیدەر دەری نەکردم لۆ خێر حەیدەر دەری کردم کاکە بابی وا دیتیە لەسەر چێ وەڵڵاهی نییە یعنی بابی وەهام دیتیە لۆ ئەولادی دەبتە خاک و خۆڵ بابی منیش بە شاب دەری کردیمە لۆ بابی تو ئەسبێنە تا ئەوارە عەمەلاتی ناکە ئەتوو چ دەکەی برا عەمەلاتی چێ واڵە درژێرێ پاڵی دایتەوە توش عەمەلاتی لە خۆڕا قسەی دەدەیە بەرێ برێ چێ وەڵا دەلە لۆ ئیش ناکەی کاکە بابی وا دیتە بابەشی زاڵم کافر جێی جەهەنەم وەبیئس المەصیر ئەو بابە کورە عەبۆ بەسە کورە تو بستەک بووە توی گەورە کردگەیاندی ئەو ڕۆژەی بابم ئادی چیە قابیلە کورە داکەم ئەمنی بەخێو کرد دایک مناڵێکی ساوا بووم کەی وەگە ئێستا کاوا بووم دایکم بە خێوی کردم بە شیری مەمکەکانی ئەبۆی بە بەرهەمانی کورە بەسە عەبۆ بەسە لۆ بابەت تیاسە چی کرد بوو بابم هیچی نەکردێت تەقاعدە لۆ من لە ژوور دانیشتی ئەدە لە پارە بەش ناکە ئەوزە ئاخر چێشت وەڵڵی عەبۆ ئیش نەکەی نایەوە ئەو ماڵەی داوە ناتمە ئەو ماڵەی لۆ خۆمە لێردەنوم یانی چێرە ئیلۆ بەتەمانی شێ پێ کورە لە چێشکەم کاکە ئیش نییە وا عەلەم دەناڵێنی لە بێ ئیشە من لە چە پێیاکە کاکە وەچی من بڕۆ ئەو گوندانە دەرمانی ڕشک و ئەسپێی دەکڕی دەفرۆشی ئەلحەمدولله ڕۆژێ 25,000 ڕۆژێ 30,000 لەخوا بە زیادی خوانەی بڕی باشە دەرمانەی لە چێ دەینی لەناو عەتەر فروشان بەڕاست والله یعنی مەسەڵەن شوشەی بە چەندی دەدەین 5,000 والله هەدیکو والله هەرزانە زۆر ئێستا ڕۆیشەی باشت کردیان لەخوای بە زیادی خوانەی بڕی پارە و مارەت بێ الحەمدولله یعنی الحەمدولله پێتە پارە و مارە پارە و مارەت بێ باشتەکە ئێوە باش ئەوڕۆ پارەم دای بەچ دەدەیەوە وەرچی من کاسب بە کاسب فێر بە هیچ دەکەم سوێنە سەعادە دەدەینەوە ئەدە سبێکە توێ ئیشێ لە خۆت خەرز کە پێویست بە من نەبی بەس تا تاکەنی چاو لە سخەرچی ئەوەم فێرم کردی ئەو توشکەی فخۆتە
بابەجان باشی بابەجان وەزت کوێ بابە بخير بكره باشی ئینشەڵڵا بعد ان شاء الله كره سادەبی ئینشەڵڵا بابەجان بابە ئەوە ئەوڕۆندەمان پێ بڕا خوانەی بڕی كره اتولي اخوان عاوزة عملت عزة خلاص وفوتام وا بابە قسانە مەکە لا كلنا اتو المستقبل لاخواننا انا كره كام تعزل من قري مستقبلی من لۆچیە بابا ئاگاتوو نەبی كره ما مري اتو هشتان زوان كي نا بابا خوا قسانە مەکە بابا ئەمە لۆچیەمە ئەگەر لۆتوو نەبی زارش کە باجێم لەو قسانە نەبی بابا چادەبی ئینشەڵڵا و تەمەنە درێژ دەبی خوا لە بۆمە دەیەمی انا كره اخاتو راقات لخومي بابا كي بابا ئاگام لە خۆمە بابا ئاگام لە خۆمە نان خواردیە بابا كره نعلم لشي خوانا قسانە نعلم لخواني باشە بابا واتم نانەکە لۆ حازر دەکەم ماشا كره ماشا خدايا زور ممنون كما او اولاد صالح الدائمين خدايا ليت فاري بابا لقضاء ولاية يا دري بيه خدايا تمني دري خدايا سنة من اللي رازم خدايا لا ولا رازم بابا 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 رشاوي بابا بتوفي اخوانك هذول صدقني من عمل مردي سدايتنا انتم صاد درين بابا قلت من بابا من نبيلو جواب نادا توا سدا من ديستا ايه اوا قلت مو هات مو مالي يا ربي بخير نيوا سدا من ديتن ايش مديت ايش سدي توا كاسبي دك بلوخم اتو كاسبي دكاي الو اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله زار زاري لو ديالك يا ونيما كلنا والله بتونا لين بياو لو دي سما قوم يا وجني ما بابا ما ستيجا كديتي توا درماني دفروشم كل رابط سبقت المانة درماني ترفلوشي درماني دفروشم كل درماني تكون الوخاتي لو خداي كل عالم كل اخلاص دكاتنا وده السيدة اللي تدار نتي خلونا على درماني نا عادي درماني ت درماني بشري نافروش ماما عادي درماني تدفلوشي درماني حيواني دفروشم حيو درماني حيواني دفلوشي هاري دبيني مشك بسيو دبي درماني بسيو لو دخل او بمن راد بيري لا والله بابا بخواي درماني دفروشم بخواي فيري شكي بما فيري كاس بكي برادرك ما يموي لو باس قديما عموي كل عبو جام جوينا خوادي ها بزانم او ايشتيا درماني دفروشم كاكا لو خم درماني مش درمان انا مش داكو جي توبيني او انا دفروشم كل عبو كل مقال لي تسيم عبو لو بابا كل عبو كل باري حرام نين يوم عليك كل استغفر الله استغفر الله يعني من تربيتي وامور قلتيها لو بابا النازاري لو بابا الراسي باري حرام بالموماري يخس كابرا قوتني كل عبو كل اتو تمانيت جيش او تمانيت كاس بيد نكريا كل خواردني حرام ما ندي ها كل جناح بار ما نكي انا بابا حتى فيريش بما يلا درمان مشيك هرزال مانكيات بتشلو بقوترا عمو فير بما خواب كم وبيتن نبي بابا او دسمو كاسبي لما باش دي مو مالي بقران سير شو ولا ما مخرب كلش تكتي ما شكرا خواب كم وبي دبر بخيتي ولا قد جناك وجه بيشان كل دبر بيتن ماشي هو دبي راس بكات النوا ماشي دبي كيف فكري ويقور بدرماني بفلوشيتن بخواي عقل من نايريتن ما بتم تعقيبي بكم زام وتصدقات ما شاء الله معدل اخوان ولا نخشينا سربانية معدل اخوان وي وي هلا 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 هلا
ليدا على برنزة وقربو وقربو ليدا على برنزة وياك هلا 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 بركة هاي بركة بدها خرجي بدل ما وجيبو ايه بربا مار طريق اني غد الله يدير بالك وزلو راقبوا اودو سيو دري تام شان جنگاوية تام جان بيه حيدر اوانا تسيكرت الله مالي دانا قلو مدوي شي خيري نبي تيتا عايشي يا عايشي هلا 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 برو برو ايه ها ايه وشوي والله زور زور بجيلهم زور زور بجيلهم لأنهم هو شوي مشروب يا باب مذكر يا مش عيدينتو لا والله الراجل هذا كما حياة بلوز زور كاتو وشي لا كولاي ده بيكسي خيتين وي 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 دق 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 والله خوش او بدر ما ندفر فاضي دق 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 وي 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 استا رجل مش يخوض معاك خلاص صرنا بلي أبي قبادة كم ودكريت أبي قبادة كم ودكريت سوا سيدنا والله قريب بابا واش باي منهم بردي يا عمي بانا لي والله يزانا كابرا أبي برديا شلون دك أشوف كده يلا درمان يلا درمان درمان ميش درمان قاميش درماني قالوا سي درماني سيسركي درماني ميموني همونا وع درمانك ماني يلا درمان شوي ديويت سبكاتنا هلا قلوا خو عامل شو شي دكا قلوا خو قلت يا من دات مدار ماني دفرش من لبوندان قلوا توشي حرامي مدكات يا رب الخداع هوار باب تسمي زان موت دكات لا لا يستعب تسمي بيري موت دكاي دير خو من وين افرشو يا باشا خو عايش هاي مقدر هيلا بازار ولا بوندان لا مو تيجي او بيرا خوشا عالم كوي ذكرت لا لازم تعقبي ذكم حتى لا تورجي لبيت يلا درمان درماني اسبي درماني تشير درماني رشيك يلا درمان يلا اسبي درماني دكوجي يلا سيسلك اسبي دكوجي يلا درمان يلا درمان يلا درمان يلا درمان يلا اشترشانة دكرين بهزان دفروشين يلا درمان يلا درماني اسبي دكوجين بازوملا اسبي دكوجين بازوملا اسبي قرطار نابي عيني تشبي اي بيدا لكي يلا درمان درماني رشق اسبي يلا درمان درماني سيسكي درماني قالوا سي بتسيو لوكس ده يلا درمان يلا درمان يلا درمان بردي ماي كوريا بردي ماي يلا درمان كوريا بردي ماي كوريا زاني ما اقرا على منايه الدنيا شو على مش بردي داير كوريا يلا درمان يلا درمان درماني رشق اسبي يلا درمان يلا درمان درمان يا اسبي يلا درمان كوريا كسنايت يلا اشتعلتي كبتي كان دفروشين هرزار ماكر هراس يلا درمان درمان يا اسبي درماني دكوجي اسبي جيسي دكوجي اسبي سيسر كي دكوجي يلا اسبي يلا درمان حياتك يلا درمان كورا كزر كيراك هذا كورا بردي باي السلام عليكم. سلام ستساوب ويبرا ستساوب يلا درمان واش او درماني شيا ولا درماني اسبي ورشقه وجيتسا وكيكي وحالو زيو درماني والله درماني برتي شمايا اي رحمة داكو بابت من وسجعوا درمانه مكريه بكلك نهاتيا والله لو درماني بو والله درمان بيد الناس على مكوبو شو شكايا وهابو او نوع ابو نعم والله برعمنا وعنبو او زاوا لو نبوه او ناوي سمسميه سمسمه كتي بمبمي يسا على كل
پرش دێنێتەوە یان نا حیفت نەکرد وەڵڵی 2000 پێ بشۆ ئەگەر نییە بە عەلاقی ڕاگەیشتی کو فریز نییە فریز مەچینە بە فریزی ڕناگا ئەوهای لێرە بەشەر ئەوە بابم لە هیندی نایتی هیند لە هیند ئەتو چاکشانت دیتی ها وەختی لە بروستی دەدا ئەوە لە تاش وەچی پرچی زۆرە ئەبەو دەرمانێ شتیت ئەبەو دەرمان باشە ئەی ئەوە چێ برا ئەوە وەچی پرسی زۆر بوو لە زیاتی مەچینەی فریزی لەسەر دەدەیت بۆ فریزە وەچی فریزی لێ دێ پێڕا ناگەی حەلاق پێڕا ناگا ناوت سێ حەلاق لەسەر سەر دراوەس ناوت بەخێر براگەسکەت حەبۆ حەبۆک جان بەڵێ ئەمەنەو دەرمانە بم بەس ئەگەر پرچم شین نەبوو بۆن بشی لێ دێ کۆرە بۆنێکی لێ دێ وەڵڵا بۆنێکی لێ دێ کۆرە بە قوربان ئەوە چەنەکە ئەوە چەنەکە برام وڵی خالەوە باید 5,000 بەس دەزای چیە ئەو یەکەمین زارتە لە بەرەوەی ببیە محەمید بە 3,000ەکەی ببە ئەی ئەوە بەلاش بوو ئەمە سەدەم بە 2,000 بە یعنەوە 5,000 هەردوو شتێکە 5,000 کۆرە کاک حەبۆ ئەمەنەوە بم بەس وەڵڵاوە بالله بەتلایی بەسەری هەردووکمان بڵێ ئەگەر پرچم شینە بێ ئەو گوندە نییە لێتەکە مەکونا مشک باشە کاکە مەی بە تەوا خۆ بە زۆری کۆرە دای قەی نادەبێت مەی بە ئەمە موش نەبی نادەمێ مەی بە دێڵە بابە دێ ها دەبگەر دەی باش سەرچاوم دێڵە ئەوەش بۆ خۆت ببە برام باش سەرچاوم یەڵە دەرمان یەڵە دەرمان گەیشتێ بووە ساحب پرز لۆ خۆت یەڵە پرێت یەڵە پرێت یەڵە پرێت یاڵە دەرمان دەرمانی ئەسپێ دەرمانی قالۆسەی دەرمانی فرفرۆچی دەرمانی قلۆی چە ناوی وڵای ئەوم بەردەیە باشە کوڕە خۆم بەردەکەشم پێنەستە و خۆ دەرکەکەم پێدەستەوە دەچمە ئەولای دێمەوە بەو ژنەی دەرێن دەڵێم ئەم بەردەتان دەرکەچی قوستانە منیش دەرکەچی زیاد مێ ناتانەوێ وڵای شکی یەڵە دەرکا یەڵە مەقسەدم یەڵە دەرمان یەڵە دەرمان يلا درمان يلا درمان دانم کەس دەبینی يلا درمان دەرمانە چی وامینایە هەندی نوکەم لاکەچی لە دەبەچی بکە دەبتە یەک دەبە شەربات یەک دەبە دەرکا یەک دەبە بەردا یەک دەبە بەخێراتی ئەتۆ چت پێ خارە دەرمانم پێ دەرمانی چ دەرمانی ئەسپێ دەرمانی ڕەش سلام عەلەیکم سلام سەرچاوە باشی براشن کوی ئەحوالت وەزعتاکۆ ئەوە دەرمانی پێیەکانی دەرمانی ڕشک و ئەسپێ و قالۆنچە و شتانی پێیە وەرم با تێکان نا هەونیە کابرا چێ ئەو کابراکەی ئەوە کابرایەکە بوو دەهات بەم گوندەیە دەرمانی قالۆنچە و سیسەکە و ڕشک و ئەسپێ پێ بۆ فەقیرە ماوەیەکە دیار نییە چتر کە چێ بەر بوو مرادخانی دەستە جوتکی مرادخانی دەبێت کڵای لەسەرا بوو ئەوەی بەگولیگەکە ئەوە ئەوی بەلوعایە لۆنگۆ دەینی بابا ئەوی بەلوعایە لە ناعوری لۆنگۆ دەینی وەڵاوانێ دەرمانەکانی باش بوو پێی دەڵێن دیدی ناعور ئەدی وا دەن وەرە وەڵا دەرمانەکانی تێتان بگەینم بابێ بزانی تۆ وەرە با تێتان بگەین ڕشا دەرمانەکەت هەموو ڕشا زۆرە وەچی خۆی وەچی ئاوێ دەرمانی ما لە دەستی مەدەوە براژن ئەوە دەرمانی ڕشک و ئەسپێ و چێ شتانە باوەڕ هەبینیە باوەڕ هەبی ئەوەندۆکەنی ئەوەندۆکە چێچە خواردەوە وەک ئەسپێ خواردبێەوە یەک قەوم ئەسپێ غڕ ببوونەوە لە دەرحەقی نادە یەک قەوم وەڵاوەکانی بۆ تۆ باشە بۆنی ها ئەوە چییە؟ الله بۆ نەخۆشەی بەس دەرمانەکە ئەوەندەم فرۆشتی ئەوەندە مایە لە سمەینێڕا ئەوەندە مایە یعنی دەرەجەیەکە ئەوە بە ئاوە چێ ئەوە لە هیندی نایتی باپیرم بابم ئەوە لە فلیمەچی وەچی ئەمیتە بابەتزان خۆی دایەتە ناو ئاوەکەی دێتە دەرێک کە چەڵ دەبی ئەوە لەو دەرمانەیە ئەی لە هینی نایتی با پڕناوی بەرە باوەڕ دەبینیە چێزەکەت بە ناوەی نییە سێ ڕۆژ بەس دەپشمی دەیگۆ هەموو بیبەرێت چێ لە ناو دەرمانەیە نەخن کابل ناویدا ناکو ناخن چێ دەمری دەڵێم کانی ئەوە بۆ دەرمانە ناچێ ئەو کابراکەدایە تۆ ها پێمت نیشاندا ئەو دو دەرمانە بۆ دەرمانە ناچێ ئەخە دەڵە ئەوە عەسڵترە ئەوە خارجیە براژن خوا عیلەتان لێ ناکەم خۆ بە زۆری نییە مەکڕم تۆ وەیانە ئەدی ئەوەیان چییە؟ ئەوە دەرمانی منداڵیە دەدەی منداڵ یەکسەر دەتۆپی دەبێت لۆ خێرە منداڵمان بتۆپێنین منداڵی چێ ئەوە نییە دەڵێ منداڵ سیسرکە مەقسەدم سیسرکە براژ سیسرکە منداڵ کەس منداڵی خۆی تۆپاندیە تا منداڵی جیرانی هەبی وەڵام منیش دووسێ سیسرکەمانەیە لە ناو ئاو دەسەکە ئەڵێم با خاوێنیان کەمەوە ئەوە یەسپەیە باش ئەرێ وەڵڵا ئەدەوەی نابن ناوەڵا ئەوە سەر و شکلی بە ئاوە چێشمان بەوەی نا براژن بۆکە بۆ چەورە زۆر چەورە ئەرێ وەڵڵا بەس کاکە منە لاندێ بم بە زەلام پارەم پێ نییە وەڵڵا بابە مەیمون لە خۆنی ئەوزە قونجیت کەشی دەرینە هەرکەینێ حتا سەری مانگ باشە براژن دەبینە معمیلی شاڵ هەروەها منیش کاکە ئەو مبەردەی ئینگۆیە ئەوەی ماڵی کانیە ئێوە دەرکەچی نییە ئەمە دەرکەچی زیادمە دەتانەوێت
بە 5 زاری دەتان دەمێ ئەوە گوێ بگرە کاکە ئێستا وازەوە بێنە ئێمە با بێنە سەر مەعمەلە و مەعمەلەی خۆمان ئێمە سەری مانگ بە سەری مانگ شتەکت دەدەینێ باش بە قیست یعنی دەرمانی قالۆچەی بە قست کاکە چ بکەین مەعاش نییە و موچە نییە و قوڕ بەسەریە و ئەو هایت ڕۆژگارەکە وای بەسەر هاتووە دەرمانی قالۆچە بە قیست چ بکەین ژیانەکەمە باشە خوشکم باش سەری مانجە دێمەوە باشە ئەگە سەری مانجە نهاتمەوە سەری مانگەکەی ئەولای دێمەوە ماڵدا ئەوەی بەمە باشترە ئەگەر نهاتمەوە ئینشاڵڵەوەچی بوجا دەوتە دێمەوە بوجا ئەرێ وەڵڵا چاوەڕوان دەدێ ئینشاڵڵا لە ڕێ یاڵا دەرمانی ئەس بێ دەرکەچم و بەردەی زیادمەیە یاڵا دەرمانی ئەس بێ دەرکەچم بەردەی زیادمەیە ئەڵێم کانی با بڕۆین بەکاری بێنیم بزانین کو دەبی دەبڕۆین دەی جارێ بەخێرچی ئەوە بە تەماوت دەرکەیەکشت بۆ بێنە بۆ موبەریدەکە وتمان نامانەوێت 5000 باب زۆر یاد نییە ناچیتە شاری چۆشتی دوکانێمان کەم بۆ چۆبین محەممەد لە مەکتەبێش دەخینی ها السلام عليكم السلام ورحمة الله وبركاته الشخص كور لما اهتبه لست لاعب شي شكاية يعني بابي شي لك عندي قودية جمهورية مش كان يمن يا بابا الأول شادي نيرة كرتشة لو أول شخص بابا شو مدكان اللي ينبي هات بدري قلت والله شفت ولا مال يا مقصد شو مال اللي ينبي هات بدري قلت انا لا دكان شكرا خوتي نبلوها مش وشيتو والله يا حيدر ولا ما عندي ما قلبي ليش حيدر كاسب جوزف حيدر بابا مقصد كنت توصل اسلوب تهريت مقصد بابا سمعت كاسب جوزف ما بابا مش مشكله كيف شو بيلا بابا هرزانتري كيلو بيلا بابا هرزانتري كيلو خو هرزانتري كيك جمع ده پاره پاره زور رقم بنا کاسبیه فروشا رديني ويتسم برديني تولتي بابا عمل له او ددنا لغت تدري تيكتو دني اما پاره ما نديتي ها برو كلا لا اشكال بس براي برو ديشتك مالو بينا دي كيكش هرزان مالو بينا سبحان الله أول تيداني أنا باري لقرني بيستوي كم دولة أباري أصلي وده كروم ده هم كده يا هم كده خود ساعة شلون مين أما باشا هرزانة كوري عندنا أنا هرزانة ورد شو عمل يسارك بابا المقوى بخور صراحة دكتور ما يدري شكله كروم من ناخون زين بخواي دخل ناخون كروم بابا أودا لو بروجي ورمضان يبروجي أودا أو 20000 بابا أو الروجانا أو 5000 أجرو أو ذا حبلي كرم كاسبنيا حبلي كرم يجناكا يا شيء استاتشي ودا تيتو شيء ودا تمشي خورد الخمر بشربك بويدل ما دستي ماندي لسني ثواني تيرا باشا ده برو مالي منيش استديمو هسه بيش بيوصل بيك لا مصير وده برو بيدري يا قيمك لازم نجي من اليوم هاي لنا بطوله نعم عند سيدنا آدم هذه حتى نزان مو بحالي لجنري لي ما بروم حتى تشتكي نكبيا ورم محمد أم دروم أقبل بتهار سلامي ليبكا إن شاء الله إن شاء الله كرم بابا أتواصل من بابا كي بابا كوازلي بين بابا وهذا بين وسع التعاونية أتولس بيني حتى هوار قبل بشيلم هر سنة بمتاز بابا كي بابا سادة إن شاء الله بابا أقصى أنا ما كتبه تبرو لو خد دعاني بيك بني كرم مستقبلي خود داني مستقبلي من وتسيا بابا قاتوني زور حزم دقلت كرة كي خور بس هاي خم أولادك كان يتم بديد بقى بس حمد الرينادا نا بابا تقوى أقصى أنا ما قال إن شاء الله أخواتها ما ندري إيش دكوا من دار كان يمنيش دبيني
دوای سەرەت و سامانی من لۆچم ئاگاتون نەبی. بڕۆ ئەمن تازە کۆتایی بەخوای ئەتو لێرە بی و لێرە نەبی ئەمن هەر دەمرم ئەزەل برا گەورەیە برا گەورە مردن برا گەورەیە بە کەس ڕاگەڕێتەوە. دەزانم بابم مردن برا گەورەیە بەڵام هەتا من بابم خزمەتی تو دەکەم ئینشاڵڵا تەمەنت درێژ دەبی خوا لە بۆ مەدێری تو وا قسانەی مەکەوە. پارەی دەرمانی خۆم چەند دەرمان لێرە نەمفرۆشتم بۆ ئەوی لێرە دڵێم ناناسیەوە براژن نانە چاگت ئەناسمەوە چ ساختە چێکی چکەت لێکت بەمن کرد من دووسی سرکەم هەبوو لە ئاو دەسێ کە تێستا قاڵۆچە و مشکشم بۆ پەیدا بۆ بەبوونی ئەو دەرمانەی تۆ ئەوە دەرمان بووە ئاو بوو ئەم دەچێن بە غەڵەتی دەرمانەکەت بردبی سەماچی میاوەکەت نەبردبی زۆریان کردیا نەبابەنە وەڵا بە خۆت داتمێ ئەو دەرمانە زۆنە ما خراپە تو بۆ بزانە بۆ بالعکس دەرمانم ناکەوت. سلام علیکم. قەرزار بارشمانەکەیتەوە؟ عەلەیکوم ئەسسەلام. راژنەوە کافارەیە ئەوە کابرا هەر ناردێن بە هەنە تا داخۆن. ئەو کاکەوە ئاو بوو بێ مەداویە دەرمان بوو بابی بابی. لۆ بابی بابم. ئەیدا خۆی نەڕشکی تۆپاندۆ ناز پێ پشتۆیی چیت؟ لۆ تو کو بەکاردینایە؟ لەسەرماندا چۆنمان بەکارێنە خۆنەمان خواردو. ئەی بابا وها بەکار نایە. قوربەسەری کێتشی پەیدا کردو چیژەکەی. پێش بڕاشم باتێت بکەینە. ئێ فەرموو. ئەوە قڵقڵ دەگەڕێی. ئەس پێیەکت کرد. دەستەی دەیگیری ئەس پێیەکی دەگری. تێشتە بژاتەکەەوە چاوزەقەرێ وەڵا سەرەکەی لەنا ئاوی دەدەنێ هەتا دەخنچێ ئەو ئاوی دابمە تۆ. ئەرێ وەڵا. زاگەرێن ئاو بێ خۆمان ناومان هەیە توانین نەویشە بکەین. وەڵا ئەگەر بۆ حیسابە بێ نەفتی لەسەر لە پرچی دەدەین و لەبەر تایە دادەنێ. لەگەڵ تومە سەلام عەلەیکوم. ئەوەکەم بەخالان گورە چیە و پرچا ئەوەی ئەوان ئەو پرچە نازانێ پرچی بلەوە دەرچوە ئەوە پرچیان قوزە الخوردە ها تو عیب لە خۆت ناکەی کورە داناڕزی لۆ چ بووە؟ ئەت دەرمان بە منداو یان ئاو بە منداو والله دەزانی چی بەخۆشی کەتەرە یە قسەت پێ بڵێم ئەوە دارخوڕڵای لێرە بچینی شوین نابێ لۆشین نابێ زای لۆ دەی خاکەکەی مردیە کابزانم وەڵای سپێش دیارە کورە تو عیب لە خۆت ناکەی کورە داناڕزی درۆ لەگەڵ خەڵکەکەی ئاو دێنی وەڵا دەرمان ئەتو بابت نییە منداڵت نییە یەتت نییە تو بابا عیبا ئەمن دەرمانم دایتەن بۆ کە جیازەکەمدا بۆ تو بە 10,000 بوو بە 2,000 دامەوە کورە جهازی فریزت بە مندای ئەمن فریزیان سەر هاتووە داوای قستیشەکە لەگەڵ تو بە تو چ بکەم حەدیقەدەوایە ئێمە پێش دەرمان بەکارە. خاکەکەی مردی خۆ بە زۆر عیب لە خۆت ناکەی کۆ تو داناڕزی هاتووە داوای قستەکاڵەتی وەڵام موچە هاتووە لە بەختارە 3 مانگە ئەنگۆ قستان نەدایتە من چیژی خۆم قوزە کوردی بدەن پێ دەردی دەدەمە سەرەتانیە عیب دەبێت لە خۆی ناکە چ دەکەی؟ من چ بکەم دەست لێ بگەم لێرە ئەو پارە نازارم دایتە ئەو دەرمانێ ئەوانش پارەم نادەن پارەتایە ڕەبی خوایە ئەوەی دابڕزی ئەتو تێکەریشی پیاوە بە تو بات تێکەری مەمە نەوەرە لەوە چیەوە زەحتێت ئەو شێ چیەوە ئەبۆ بابا وەستەکەی لێرە تو هەتوو چ دەکەی لێرە عەبۆ وڵاوە ئەوە ماڵی برادەرەکەم دەپرسیا لێراویش وا دیارە ئەو کابرای دەلێ لۆ شەڕی بەژنی من دەفرۆشی بوتاوە خاڵە درۆکە ئەوە کوڕی تووە قەت خۆ عمری درێژ نەکا ئەوە دەرمانی بە مندای عەلەساس توو سەرم شین بێسەی توو بەسەر بۆ نەماوە ڕوتایتەوە فەقیرە عەیبۆ عەبۆ برا من بەو چاوانەی خۆم دیتم ئەتوو ئاوت لەناو ئەو شوشانە دەکرد چێن دەرێ ئەوە گەمن لەگەڵ بابیشت کردووە قەشمەریت بۆ کابرا ڕدێن ئێرمانی دەکدارشتۆ خاڵە جانتی بۆ ڕش گۆز پێ. چی من کاکە جیان ئەمن بەو چاوانەی خۆم دیتم ئاوی لەناو گوتوانە دەکرد گوتم پارەی حرام لە بۆ من مەینەوە لۆ خاتری ئەو خودایە نەمزانی ئەو نەوە سەختە چیان تێ دەکاتن برە کوڕم عیبە لە بۆ تو بە منی ژەنێ بابە کاسمی دەکەم بەلاژ نەیان گوتیا کلچی سەی قەت ڕاز نابتەوە
بيدز خوي بخويش تيجي زور باش تكديا والسلامة دي أخو ومشي دواجنها ناخذ هنا بيغلي خسرت بيغلي بلي عمري كان حياته أبو ببيل النات كان خوي عمري كان ما صدق يشوفوا ما نام تم لزت بتامو والله بران عمري شكا عيني هيك كيف كيلو ناري هيدا خراب لي بس أمر أوانك بخير لكن محب مانك هجمان جودهم دليل إذا وازنين بديد روجي دش فروش ليتل بران ناخذ مشي دواجن ناخذ أنا ستاني من عنتر ومنتر وشنتر ومنتر بريشي كمان شوية ولا شوية إن شاء الله إن شاء الله أو تاكسيا دبتكية كيا كاش دبت تريلا كاش دبت تيارة كاش دبت تيارة نفري وتشخن شو دبنا حزي يا رجل فارك أنا ذا ببيني تساوي كم فارك ما عمدي باريس كره فرق وعبك خلق تملو راقي تاكسي بدها هزار نذهب أم بفيزي هذا نقول بينز خير بي وبينز بعد ساعة يساوي من بي بس بيس خير بير عمل لنا مردي دبت بتبع إلى حافظة شو ممكن كنا بابا تنابي هفاري لمورجري سايق تاكسي ممنون إجنبي نش باري توزواري تاكسي ناب مم فرق وعبك خو تاكسي بقى نار وعدي مش نار من دار من هيك كريت سيما تساوي كم يا كنا خو قازني ما خو مش دزعلم نمديت يا بزلم ببنزيني دروا وعبك كم كني استرمان ماشينا أجل هيت الأمر ظالم فارتها فين هزار كمان تساوي كم سيارة غير عادي أنتوماتيكا الوقت خو في تاني كشف كي أخ بس بزانم كل كاكا غير عادية غير عادي وش أوائل إذا كده صبك لا إذا ما دام ربك شيء إذا راس بروح تعمل قلب النشكال شو بدك إلا سعاري خوما دبرو باي يكتب وقت زدنا دبوها دبرو برقاوي دبرو زي وازم نبينا ساعة كم هو نبي ساعة كم دبرو وازم نبينا دبرو وازم نبينا هاي أو ساي خشيت قالوا كابلا يفكيها ها الولد أول شيء كاكا شيء تعرف كنا هو كاميرا زليلك شو نبوالي كنا كاكا أو بارم نادتي أمن كليك ده هزار قوت كاكا بينز خير بينز شمديه بينز كاش نادتي برا مساعديك فقير كل شيء يقول كاكا مش ساعة من دارم كليتي ما كاجي خوم كاج خوم أتو شيء كاكا كاج خوم أما هر شيء بين أما خير مندين يا خوبك كاج خير خوم أتو سرس بيها وش حافظة دبي يار ما تبدأ أتو قاري لقدك والله هالوقت كاكا يار ما تيم دا والله يار ما تيم دا إيه كره بخدا إسلام سايق تاكسي بن باري اللي ورنا عمل ذاكو بابا هذا عادي كان الريخ هذا هو سايق تاكسي باري لمورنا قلت أوتا أنكم ما دام أوقتها قولي لو بارك اللي باتي نادن إيه والله ما دبينا كفيل تقابله كاكا زاني شلون وادي هات من بكفيلي شرط شرط بكفيلي كم مارينجو يا ها أو مريم أو أوا إيه باشا أول رقمي دركاش من الشيخ خدا زين هلنيا كريكم كدو هات مع أولى رادم لذاك البارك كم دوي ها بين هزارة تراوسا في جزارة بيدم أمك كفيلي أو كابراما راتب مرقد فارت بيدم إيه باشا ليه دبرو برام دبرو أهو باشا فقير كاكا دبرو أو أمروش ولا دبرو ده دبرو عرب أنا كسرك يا شاب ورا كاكا ما هو بعربانة يا مني نايتيلا بابا بابي بين زاني بعربانة ده يبين زاري شملي ولدي بابي بين بعرب ده والله ديرم قبجيني ولا سجيها چیان دەماندووی ساعتم کردیە بەو عینەکە بەو جەمەدانەوە بەو گۆچانەی بە پێش هەموو کۆمپانیەکان تێدەپەن وەچە شامان نینایوە قست دەڵێ سەلام عەلەیکم هەموو دەڵێ وەرە مامە چایەکی بخۆ دەبینی منداڵش دەڵێ مامە بۆ تێ 25,000 لۆ خۆی خەری بووی بەڵێ لە ڕێی دەڕۆم پارەم لۆ دێ خێرا خێری ئەو عینەکە ڕەشەیە دەخۆین سەرازەی سپیمانیاندایەتێ خێر لە بە خێری عینەکی ڕەشی ئێرە تازەش نییە سوای تەکسێکی مۆڵە پارەی وەرنەگرت گوتم کاکە حافزم چاو ناوێنی کۆرە بە گوتم ئەمە پشتا پشت کۆرەی نا باپیرە گەورەم لەسەر کۆراتی مردیە خۆت بۆ عینەکە پەڕاندوێتەوە لە زاینان خەنی بووی من بمزانانی بە وایە لۆ دەمخین ئەلا وەلی خۆم کۆرە دەکرد شادەم لۆ چ بوو ئێ باشە منجێ تۆزی تەڕم چا کردو بۆ ئێوارە تۆزە شتە لێ دەنێم سراحەتەن کردێ کەس نامناستەوە نا مشکلەکە وەیە داکەماتە بەرامبەرم نەمناسی گوتم سەلام عەلەیکم سەر چاو کوڕی خۆم بەخێر بێ هەنەی ناسی خوا چاوێکی ساغ و سڵامەتی پێداوێ زانی بەس قەدری نازانی ئەبە کەڵک و کوڵک بڕە بیزعازە خواردنی ها ئەوە دەبی معدەل لە خەتی حەی ئەسکەریش کرد قەی ناکە ئاخە تۆ چاو نابینەوە بۆ تۆ باشە دچایەکەم لۆ لێنێ پیاویش نەکرد با بچم پیاسەشکە لێ دەم بەڵکو لەولای 5,000 دێ لەولای 10,000 خە نامناسنەوە صاحب قەت نازانی دوکاندار نازانی پێش تێ دەپەڕم وایە ڕاستە وەچی دەڵێم کاو عینەکەم لێ چاو نابینی کچێ عینەک نییە ببەخشە ها وەچی دەڵێم سلام علیکم مام یا ربی خوا ئەجرتان بداتەوە ڕق پارەم لۆ دێ یا ربی خوا ئەجرتان بداتەوە زانە بەخز بوو کەسش بڵێ بڵێ ئەبۆ کۆرە بۆ بەم پارەمان دەدەێت ئێرێ چم سوالکەم بۆ تۆ چایەکی ساغ سڵامەت تێ ئەمرت نەمێنێ پیا السلام عليكم. عليكم
ايه ما حيدر وظفته ئەوە لە پێش خاوتەوە دیارە لۆ ما حیدر وا دەبینم دوکانەکە چۆر بووە دیارە بازارش خۆشە بازارم خۆشە بە سایەک و بازارم چۆن ناویتن مشتریەکانیش مەهرام وە چتونە لۆ ما حیدر چعیمانە زەعیبتە ئەتوو حسابی دەفتەری خۆت دیر دەستەدی کردیە ها ايه مەسەلە قەردەکەیە وێنێ ما حیدر کولادی کو بەسەلە قەدنیا خوا ئەگوتەمە شای دوکانم هەموو چۆر بووە لە چێ بینم ئەمنیش نابی پارە وەرگم بچم ئەشای بینم ئێ مام حیدر بەخۆ زای بوجە ناتێ ڕاتر نییە ئێ سەبرت هەبی ڕاپەکەی بگنی بەسەر چاو بەێ ڕاتم نەهاتیا عليكم السلام. لەبڕۆ بزانە چی لێ بڕۆ لەجاتی بڕۆ بزانە چی لێ بەسەر چاو بەسەر چاو بەڕی مامە چه هەردەگری لە خۆتە لێ ئەوانە چی ئەوانە؟ ئەوە زەیتونە زەیتونە گەورەکە هەنگزەکە زەیتونە وەسەتە وەسەت ئەمەی لەگەرە؟ ناوەڵە بەداخەوە هەدی ئەوە چییە؟ ئەوە بیبەرە تیژەکانە؟ ئەو دیژە بەس خراپە لۆ تو ماما تو تازە ناو تەمەکەتی ئەرێ وەڵا لە بۆ چاویشم بیبەری تیژ خراپ ناوەڵە زەفیانە کێک لە خۆی کێک چ کێکەکەوە؟ ئەو کێکە وەبتان بە قاوەیە ها؟ بە قاوەیە بە قاوە ناوی ناخۆم ئەوەی ناکە ئەدی کێکی ئەوەی ئەوە چ کێکەکەوە؟ ئەو کێکی بندقە چیە؟ بندق بندقە؟ آه. دەلۆم بشتێنە بەس سەرچەوە دەباتەوی ئەدی کسی منداڵان هەیە؟ مام حەدەر لێکە کەسی ناوەڵە نیتمان دەرێ نیتمان مامە کسی منداڵان؟ نانا دەرێ نیتمانی منداڵە نیشتنی گەورانیشیان لەمایە نایی گەوران کای گەورانم نایە خۆ من بنی وا بەڕاستە خۆم بۆچی منداڵان بنی خۆم تێوەر نارم نانا مامە شکارم بوو لەوە عافێتی خوا گەداری بیاڕەوی بەخێر بێ دوکانە گەورەیە؟ زۆر گەورەیە ماشەڵای لێ یاڕەبی دەبتە دوکان بڵاتەوە کاکە تو چێوە دەچ پارەمان نادەی ئەو لەسە حسابی منە مام حەدەر خەمن نوێ کول ئەتوو گەلک ئی خۆتە دەزنەوە بەتی ئیویە ئێ مام حەیدەرۆش پێم گوتی ڕاتون مەگری بە سەر چاو ئیویش واسە دەکەم کورە کاش خۆم کورە چاوەکەم ڕاستە ئەوە حافظە بەخوای چەندە هەزار هاتە ئێرکانە پارەشم لێ وەرنەگرتیا خوا خێربووس یا ڕەبی بەس جارێک 2000 3000 کاکە دە پارەکەم لەبۆ بینن ئەگەر ئەو هانە بڕواتم بە قورئان دەبی دوکانەکەم چۆ هەر قەپاتکەم هاتە سلام علیکم عەلەیکم ئەسسەلام بەخێر بێەوە ناکە برێ پێم ناخوێ ئەو کێکە تێک چووە کاک وا بەڕاستە سەڵەکەم دەخۆم دووس ئەو مایدەم تێک چوو دەیت بە خەسخانەیە هاي مام حەدەر ئاگا لێیە باشەوە بە چ دەزانێەوە تێکتۆ کێکم تازە هینە ئەوە تاریخی لەسەرشان سێماک تاریخی مایە والله برێم چی مام حەدەرەوە دیارە ئەو شتێکی ئەزانی ئەلا کولین کاکە هەتا سەریماج ئەو پارەم بۆ بینە چاوەکە بە سەر چا مام حەدەر والله ئەمیش ناخۆم ئەوە دیارە شتێکی دەزانی ئیشاڵە ڕاتون مەگەر هیچ خەمە نەبی ئیوش ئایدی منە خوا حافیزانی حافیز بزان ئەو مشتریانە یەک لە دوو یەک دێتن کەس پارەی ناداتن والله دەخیلیش چۆن بووە هەر دوکانەکەم بەتاڵ بوو بەتاڵ والله وەها لە بڕاتن لێک دوکانەکەش قەپاتکەم هیچ ئەمەلاتی بکەم الله لەو بۆن و بەرامەت خۆشە سێژنێ چێ داوەت کردیە ماندی نەبی سەلامە دیارە بێت شماندی نەبی وەڵا ئەوی ڕاستی بێ کەسم داوت نەکردووە ئەدیۆشی وەلو چییە؟ ئەوەلو پێت ناخۆش نیە ناهەلۆ پێم ناخۆشە بەعکسەوە ئەوەلو ئەو ماڵە دراوسێمان هەیە دوسێ ڕۆژە هاتون زۆر گوناحن ئەها و پیاوە کۆرەکە ئەگەڕەشەکەی لە ئەو ڕستمێنی سەلام لێ کرد وا خوا لێت ڕازی بێ ئەوە سێ چار منداڵی وردیان هەیە ڕەش و ڕوتن ژنەکە سبێنێ لە پێش دەرکە دانیشت بوو پیاوەکە ئەوەندە دڵم بۆی سووتا ئەیوت نان لە ماڵەکەمانان نییە بیخۆین منش ئەوی ڕاستی بێ داوای لێبردون لە تۆ کەم چکە پرسم پێ نەکردی ئەوتم گوناحن بە دوو مەنزەڵ شیویان لە بۆ نانا زۆر احتیادە دەستەکانی خۆش بی بیشێش چاکت کردیە لەبەرەوەی دراوسێ ئەسری لەسەر دراوسێ هەیەانی لە داکوبار فەرسترن بێگومان ئەوان نێزگن لێ نانا خەمن نەبی دەست خۆش بی ئەمیش دەڕوومە بازار هەندێک میوەش توا دەکڕم پێکەوە بینێرە لە بۆی باشە یعنی پێت ناخۆش نییە نابەتی دە باشە زۆر مەمنون خۆ هەر بۆ ئێمەت بێڵێ خوایە بۆ یارمەتی فەقیر و هەژاران بدەیت خوا ئەو زمانێ توش لە من نەستینی ئەمرشکە نەبوو زاڵم ئەمر نەکە دە باش خوا حەفیز خوا ئاگدارت بێ چێنالا خوشک معامەڵێت ئێمە دراوسەیەکی ئەوڕۆ من نیمە یارمەتی مەدەی سبەی تۆ ناتبێ یارمەتی دەدەم قەی چێکە خی گەورە فەقیریشی داناوە و دەوڵەمەریشی داناوە هەمیشا بێ دەوڵەمەنەکان چا لە فەقیرەکان بێ قوربان وەڵاهی
ئێوە ئەوەندە زەحمەتی خۆتان کێشا لەگەڵ ئێمە ئەوەندە هاوکاریتان کردوین بەقی یەک دنیا مەمنونتر تێنا ناخشکە مامەڵێ ڕەبی ماڵتان هەمیشە ئاوادان بێ خوایە بانی تۆ ئەری تۆ پێم بڵێ ئەی پیاوەکەت چکارەیە پیاوەکەم کۆرە نییە یعنی هیچ کاروبارێ نەوەڵا یاخوا ماوی ئاوادان بێ لەگەڵ تۆ خوشکێکمێ بەزە و هاوکاریمان دەکات ئەی لەخوا بە زیاد بێ ئەی باشە چێ مەسرەفتانەدا چێ کرێ ئەم خانوێتان بۆدا ئەمە مانگی بە چەند لە ناوی دانیشتون وەڵا هەر بۆ مانگەی بچەندە 400,000 ئەپری دنیا بە تەپی سەرم ئەوە گەچکاریش نەکراوە ئەی باشە ئەو منداڵانت ئەچنە مەکتەب نەوەڵا بۆ ئەینە مەعاشێکەیە نە بودەیەکمان هەیە نە پارەیەکەیە بەچی منداڵ بنێر بە مەکتەب بەخوا جلکی مەکتەبیشم بۆ نەکردین خوا بیزانێ بەخوا خوشکم ڕاستەکەی دەی خوا کەریمە چاوت بنێ چاوخوا خوا یارمەتیتان بدایە ڕەبی ئامین خوایە لەگەڵ مسلمانە یعنی خوشکەکەت بۆت باشە یارمەتی تەدا زۆر ئەی مێردەکەی دەنگ ناکا پێی ناخۆش نییە هیچ ناڵە ئەو شاوکاریمان دەکات دەست بڵەتی دوو دەست جلکی بۆ کردوون کاتی کوردی هەر ئەوەندە جوانم خوا بەڕاست بینم سێریکی وەڵا ئەگەر مەجال تێ تاقەت تێرە وەڵا بزانم توانە ئێستا بچین دێنم سێریکە باش وياك الافراح مالتيك هذول المرمروني هذول الزنزروني وعلى جسر المسيب سيبوني دوطاش كردان قرقر شردان كاسي جنة ميدان ما وقت عشقاتي كتير كتير وقت عشقاتي جلو كتير وقت عشقاتي هلا كذا ولا مش تعلم كذا مرويتو ولا ميوان من هي؟ كعكة بخير بينا يا أخوة بخير بينا هو بياري وجيراني تلشمانيا لا خزانكيتي خزانكي بياري خزانك تو خزاني بياري أري والله يا أخوة بخير بينا خش استغفر الله خزاني بياري بقولوا جاربار توزي حاولي أيوة دبر باسي سبحان الله أول شيء ذاك اللي يقولوا شو تشبه ذاك علينا أولو داسك الفان دري أستوبا دورة بوا شو أخو بخير لي خشي برا أوه أو بياوكي أو جناكي يا أخو بخير لي براش براش جنن رم ايش ديال تدري باتاك ولينا جالس تخرج بقرعه من دارك انا بدي اشوف حافظ وحافظ بستلم تاوانا بستر تاوان الله تأكيد مالك كامل فرموا برام كاكا ماذي نبي مني بخير ببرام والله كاكا مساختك سكمل لو بارك هاتمه شي أدي أتو نبي كفي لي كابراي كورا روجي إيه بابا بخير بيستر شو إبرام والله يشتم خد زاني بوجنهاتي راتمان ما نقدر راتمان بهدو شوان بيدي برام يقول كاكا خو من هم روجي نام لو 5000 إيه كاتش خوم شي بريم هاي من راسه مو كفي لي كابرا بس خد ظروف زاني كوا باشا ما دام بياوتي بيناك له تبي كفي له كابراي بابا بيدا دمو انتظار تدروج دوان خو حافظ برو خو مليون نقني كاكا 5000 ما هو 5000 بابا إيه كاكا انا شو بينا برو عوته كاكا عوته وسير على قلتيها برا مزاني شيا اما لكادي خوي من ابو كفيل تو بنا خيري جانت لا تشندر لا تابوي دورو بابا تيجينا ده تيجينا برو خارا امن ادي اي روجياتو من هنا يا قوت بارم بينيا وابو خاتم قلت 5000 او كابراي قلت دم كفي له كتو استا او كابراي دول بارم ني معاش من قلت يا اخو من له 5000 هم روجا نام كاكا يعني بويتا كفيل صاحب قصيقوين يا اري والله اي باشا كاكا ما دام اتو بياوني
قصي خودنا ينزلوا ده بكفيل دور شاكر كنجا ده والله وبلا لا ملا زياتهم سايق تاكسي اتوني سايق تاكسي كوي قلت تبقمني بلي والله كاكا كل عم فقير والله كريتي ما تاوكا ما دام ويني هم قلبي بالشنا بارك لي وقالوا ده بكفيل ما دام عندي كفيلاتي دي والله بقرآن والله راسا جماعة أريد شاكي سر بخوه سر صاحبي يا أخوة ژنێ دڵخواز بەڵێ ها چی بوو چڕیدا ئەوە چیەوە چ ئەوە سەعاتەکە دامای و قسە ناکەی هیچ بووە ها وەڵا پیاوەکە نازانم چت پێ بڵم نازانم چۆن باسی کەم لێدە باسکە بزانم چڕوودایە وەڵاهی هەرە وەڵاهی ڕوویدایە وەچ تێ ئەبی ڕاستی بێ ئەو پیاوە کۆرەکەی دراوسێمان هەیە ئەو پیاوە کۆرەکە چی کردیە عینەگی ڕەشی فڕێدا لە چاو کلااو جەمەدانی فڕێدا گۆپاڵی لە دەست فڕێدا دەستی کردە چەقەنە لێدان و گۆرانی وتن و ڕەقس و سەماکردن ئای بە چای خۆ دیتت بەو چاوانە دیتم سبەی نەکرم دەیخوا ئەوجا بڵێ چی ئەوە منی نەدی من لە پشت دەرکاکە دانیشت بووم خێزانی بەرامبەری بوو بڵێ چی خێزانەکە هەر ئاوای لێ دەکرد ئاهای لێ دەکرد ئەوجا هاواری کرد ئەوە میوانمان لێرێ دڵخوازخان لە ماڵمانە کابرا خێرا خێنە عینەکی لە چاو کردە و گۆپاڵی نایەوە ژێر قۆڵی و جەمەدانی نایەوە سەری و بە دەوری خۆیان سوڕایە ئێرە چێن دەرە ئێرە شوێ ئەرێژ نییە ئێرە شوێ تو چێی نازانم چ مەوزوعی گۆڕی منیش نازانم یعنی سرم سوور ماوی ڕاستی بێ ڕێک هیچ قسەم بۆ نەکراوە تەماشای هەردووکیانم کرد و هەرێوتم براژن ئەوە چییە ئەوە مێردت بووایە وتی هیچ نییە جار حاڵی گرێ ینی لەگەڵ تو هیچی نەکرد وەرە من باسی چیت بۆ کەم تۆم یشکت بۆ کوێیان ڕۆیشتووە ئەڵێم ئەو پیاوە کوێر نییە لێم تێبگا بەس تەنها کوێر نییە و تەواو وانە مەبەست ئەوەیە بس ما حدا فلا حتى اللي يريد مكان خطاباتي سبب شيء يعني نازل مكان والله ناطع نازل أبي ديت ندلع من معاش ولا قلتيو ما كيف نخش دفاتو حرمني وباش تصير ما توش حقته برا ما توش حقته هذا بدي تصير ايش هذا في دوا انا معاش خوره ولا هي تشغل معاش ولا ما مغلي تزعل تسبوها والله كوري تازه بتزياما ايه من فيها بريا بمرد باي درتو كورنيا نفهم بطواي والله ماما هو خزانه كتبو ماريان ايه كاك او اغاي خزانه كي من نبو ايه هات جوري عينه شي فريدايا قوساني فريدايا دستي كدي بقوراني وشقنا لدان كورا اري بخواي كلها تورها كلها توري بمن بدي هاتو صحبت ما لقرقان براسيتا ماما صحبتي سي والله خزانه كم يقول كل دكاني من ويران كدي هذيك كيك من ابو خواتن او تدريتو والله براسي ما ماما او بزانا اتو بريش تشرب السرينه بي والله ما تشي لازم يغلي برا ولا او كابر هاي قلت ما غريبه وكوري وبهم ما مساعده ما ذكرتو دكان من طالع هذيك كيك من ابو خواتن كل اقل او كوري نبي تشتري زور قبل لا بالسري بيتن تاكيد هكا بابتي زانتي ولا بدي السلام عليكم السلام عليكم براجن كوي انا بيا وقتنا لو غاز ناكي لما هو هذا كشكم هاي كم يعني متى ما بو هنا حالي تواوني وزعي زعيفه ديالها ما بالله ما اذا غازك بابا غازك ورا برا عقالي برنبيو دستي بلا ماما دستي بلا قناح يلا ورا اوا دول لجات على زي زور قبض بوم راوس بابو دي بس راوس دست لا صاومنا قاتي دس شمنا بيني كنا سرقوا خنكاف راوس ان شاء الله اخن شيء خنكاف جاري او عينك ما بدا فيه لوستا لو قلت قرد ما اتشكر ابوي او جبدان او بسانج بلا من هاي
باشە ئەتوو کۆرەنی لۆ خۆت کۆرە دەکەی وەرە بابە چێ دە لە کۆرە نیمە ئەی هاوار چێ دە لە کۆرە نیمە لەوەی کۆرەتر ئینکاری نەکەی ئێستا گۆ سێ کەسن ناتامینم لەوەی کۆرەتر چێ وانە وڵای کۆرە ئای باشە خێزانەکەی وەی بە چاوی خۆی دیتیا تو کە چقەڵە و گۆرانیت گۆتێ و جەمەدانی و عینەکەت فڕێدایە ئێوە ساڵی هەفتایەکان بوو ساڵی لە هەفتەکان بەغدایە حەفلە بووە دی بزانە باباشت پێ برێم ناوت عەبۆیە ها ئەبۆ ئەگەر خۆت کەشف دەکەی خۆت کەشف بکە ئەگەر نا ئێستا خەبەری شوقتەی دەدەن دیارە ئەتوو شتێکی گەلە گەورە لە من سەریە بابەش خۆت کەشف بکە خۆت کەشف بکەی چێ تشتی گەورەی چێ شۆرتای چ برام لە عالەمی تووشی مشکلی دەکەن بێگەرە لە خۆمان خۆ پارسە نانشدایە لە خۆمان خۆم و خێزانەکە و منداڵەکانم دەخۆین ئای ئەی قزە قورد بخۆی باشە ئەتوو شەرمێ ناکەی بەو کلاواتێ بە کۆراتی ئەولایە پارەی پێیا دەکەی وەرە بابە چۆقەتکەنم بۆ وەرە دەزانیت چێ کاچی خۆم ئەمە معاش خۆرم چەندمان شە معاشم وەرنەگرتە بوو لەو لاشکرێخانی لەلایەکی شامی نابوو بە قز لە شەریکان داتە ملیان دەگرتم هەستام لەو خۆم بارم کرد گوتم با دوو مانج لێرە خۆم ماتکەم با دوو مانجیش لێرە کرێی نەدەم زان وەزع کوو دەبی خۆم کۆرە کرد و ئەو وەزعم تەرتیب کرد حتا صاحب کۆمپانیاش نەمان ناسم دە پێشان تێدەبڕی بەسەری جەماعەتی داگۆرە کورە و دازارێ بدێ خەدی بوو باوەڕتە بینیە خۆسکە نەمخیندەما لە ئەوەلی کۆرە بام زگما کۆرە بام زۆر باشتر بوو ئێستا دی عیمارەمە بوو لە خۆم هەر دەڕۆی پارەت لۆدە حاڵ بخێت ڕاست دەکەی یعنی ئەتوو معاش خۆری معاش خۆرم من تێناگەم پاش 18 ساڵ خوێندن معاش خۆرم پاش 18 ساڵی معاش کۆرم ئێستا معاش کۆرم ڕاز دەکەی قسەکانی تو هەموو تەواو ئەگەر معاش خۆری وڵا معاش خۆرم ئەمن تێناگەم تەمەشای دەوڵەتەکان دەکەم مۆزەفەکانیان هەموو های لایف دەژین معاش خۆریان فولن هەموو ساڵێ سەفەر دەکەن لەو دەوڵەت لە بۆ ئەو دەوڵەت بەس ئەم تێناگەم مۆزەفەکانی خۆمان یعنی تەمەشا دەکەم ڕۆژ هەتا هێوارێ 24 ساعاتی خودای مانگ لە دوای مانگ ساڵ لە دوای ساڵ هەر بەدەدەسەری دەژین نازانم لۆمایان بەسەرە